بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشوستان لخزمات كتاب نيابي مختصر منهاج القاصدين، باسي درقا كاني بروخواتشون ما كردوه. درقاي التوبة يكيكلو درقاني كإنسان زوء أجيان تخوى جل جلاله، درقاي خوف والرجاء، درقاي الصبر وشكر، درقاي فقر لبردم خوايا وزهد. أما أنا هموي درقان كإنسان بروخوا أبن جل جلاله. إمامي غزالي لكتاب إحياء علوم الدين لبشي منجياتا كامل خزمة أو كتابين همو رجنا هيدوشم، باسي الرقا كان أكاد كتشون بروخوا أجيتو ومش بالتفصيل لخزمتي واستاوي أمرو لخزمتنا. باسي الرقاي كي نوي جيشتن بخوا أكين جل جلاله كأويش الرقاي توحيد وتوكل، شون إنسان خوا بيك بزاني وچون پشت بخوا جل جلاله ببسته. اما بابتك من هي بابتي عقيدة كجنجي مسلمان زور گرنگی پی ادن. عقيدة هبرتين لو إنسان شان كتابة بخوانه وابزان عقيدة دامزرا شان توكلت بخوا جل جلاله هبو برهمي توحيد توكله. بو إمام غزالي أدو بابا بيك وإهنه اگر انسان عقیده طواب و پشتی بخوا زور قایب، اگر عقیده شی لرو لاواز بو پشت بخوابونی کم تر ابیتو و بچوک تر ابیتو. بویا یکیک لو رگانی که برولای خوا اروی خوابه گرتنه لطاعت و پرستشها لپروردگاریتیا لاسماء و صفاتا یان پشت بسنه بخوا جل جلاله ویش لرگا زور سریع کان چند زیاتر پشت بخوا قایم بی أولا سريعتر وباشتر أجيت أخوة جل جلاله. شكو بابي توكل بابي كي زور قوري ولا شريعتها زور باسي فضل قوري توكل كراو. وتاخوي يقول القرآن أفرمي وعلى الله فليتوكل المؤمنون. باتنها لسرخوا إيمان داران توكلوا بشتو بناب بسدن. يعني لآية كتير أفرمي ومن يتوكل على الله فهو حسبه. هر کسی پشت بخوا بسته هر اوی بسته تنها خوای جل جلاله بس پیوستی به کسی تر نبی، چون که پشتی بو بستو پالی بو وداو. او تعالی فرمایشتی که پیغمبریان صلی الله علیه و آله و سلم روزک فرموی لأمتی من 7000 کس اچتنا و بهشتو و به حساب و کتاب. اصحابیش زور حزیانه که بزن امانکین اینجا فرموی هم الذين لا يكتوون أولا كخوان داخناكا لكاتي نخشي علاجا ولا يسترقون رقي شرعي ناكن طلبي رقي شرعي ناكن نك رقي شرعي ناكن شكو خوان بو خوان رقي شرعي كان مس طلب لكز ناكن كرقي شرعي بوبكن. ولا يتطيرون قد طير ناكن بجار دي جيانيان. طبعا عرب لزمن الجاهلية طيرشي أو أقرب دسي وفري أدا أقرب بلاي الراس تابت شوية أيو أو توا سفر كي أقرب بلاي تشبها بروشته أيو نقبخ وبكالقنا يام سفر كردواري خوش معنا وشتانا زوربون ألان ولا نظام كرويش كهات الرد شيء أبيتو الروي هات الرد أكيد بستر خيرا يان فلان كس بجمي مثلا ما شو صبر قرأوا يعني أنواع تيتر كلمات تيتر من هي هاويني لا يتطيرون أو حفتها هزاري بحساب سنة وباشتوا بحياتي تطير أن كرد قد نبوة بين كاري جاني خوان بدن دستاني كي باطل. طبعا تصور كإنسان هندي جار وهاي لي عقليتي اشتكاني خوي أخاته دستي لاوكي يعني جارك جنجك برسالي لكرد ما وصل لما سير طلاقك ما وصل من طلاقكم خواردوه طلاق كوتويا أنه هشتا جمنا وبزانم تشيوتو كوتويا أنه تبغى ما وصل خو مزانم كوتو بس شيء زاني كوتو والله وتوما كلا شيرك كلا شيء ملائكة نابيني
وەخوای ئەگەر تەلاقم کەوتووە کەڵەشێرە بخوێنە یەکسەر خوێندوێتی وتم جا تۆ مەلا کەڵەشێرتە یا من ئەگەر کەڵەشێرەکە مەلاتە دەبڕەوە لای ئەو ناکرێت و عەقیدەی خۆت تەسەووڕاتی خۆت هەمووی بدەیتە دەستیشی بدەیتە دەستی شتانێک کە هیچ دەسەڵاتێکیان نییە لە گەردوونە هیچ توانایەکیان نییە بۆیە یەکێک لەو سیفەتانەی کە ئینسانی ئیماندار بەبێ قەید و حیساب بەخاتە ناو بەهەشتەوە لە 7,000ێکی قبوڵەکە بریتە لەوەی لا یەتەطەیەڕون تەیر هەڵ نادەن بۆ دانانی دەرەنجامیان شێر و خەد ناکەن بۆی بزان بڕۆن یان نەڕۆن گرە و گۆترە ناکەن بۆی بزان ئەڕۆن یان ناڕۆن لە دوای ئەمە وعلى ربهم يتوكلون تەنها پشت بەخوا ئەبەستن جل جلاله بەس پشت بەخوا ئەبەستن کەوا بوو هەر کەسێک ئەم 4 صفەتە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرموویەتی ئەم 4 صفەتەی تیابێ لەو 7,000 بێ کە ببێ حەق و حیساب ئەچن ناو بەهەشتەوە ئەفەرمێ ئەم 4 صفەتە صفەتی ئەم 7,000 عکاشە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم عکاشە دانیشتووە ئەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دوعا بکە من یەکێکم لەو 7,000 ئەی عکاشە تۆ یەکێکی لەو 7,000 سەحابەی تر ئەڵێ تخوا بۆ منیش ئەڵێ نانە سەبەقەکە بها عکاشە پێش تۆ کەوت جارێک فەقیەکم نامەیەکی ناردبوو نامەکەی زۆر جوان بوو شارێکی ماوەسەبابانی تایە شارەکە نوعێکی ترە بەس ئەو بۆ تەرتیبی لێ کردبوو نسوێتی خوایە عەفوم بکە و ڕەحمەت ببێ پێم لە ژێر سێبەری خۆتا بکەی جێم لە ڕۆژێکە کە غەیری سێبەری تۆ پەنا نابێ لە قەهری ئاگری تۆ من و دائیم لە ژێریادا بنیشین بە فەزلی تۆ و هیچ زەحمەت نەکێشین وەکو عکاشە لەو 7,000 بچین داخڵ بین لەو مێرگۆزارە یەکێک لە ئاسوودەیەکانی ئینسانی موسڵمان ئەوەیە لە ژیانە حساب نەکرێ لە بەردەم ڕەب العالەمینە دەی ئەگەر ئەتەوێ حساب لەگەڵا نەکرێ لە بەردەم ڕەب العالەمینە ئەم 4 صفەتە یەکەم داخکردن مەکە بۆ عیلاج طبعا هو اختلافی تێ ئایا دروستە یا دروست نییە هەندێک لە عولەما زۆر ڕەئیان وایە کە دروستە بەڵام تۆ بە هیچ شێوازە داخکردن مەکە لە عیلاجا مەیکە فەرموویەتی لا یەکتەوون دووەم طلبی ڕوقیەی شەرعی لە کەس مەکە ڕوقیەی شەرعی ها نەک ناشەرعیەوە لێگەڕێ ڕوقیەی شەرعی داوا لە کەس مەکە کاروباری ژیانی خۆت مەدەرە دەست شتانێکی جاهیلی وەکو تەیرێک بەلای ڕاستە ئەڕۆیە بەلای چەپە یا کەروێشیە یا پژمەیە یا هەر شتێک لەو بابەتە عەقیدەت تون بێ چوارەم وعلى ربهم يتوكلون پشت بەخوا ئەبەستن تەنها على ربهم پێش کەوتووە یعنی تەنها پشت بەخوا ئەبەستن ئەم 4 صفەتە هەر کەسێک تیا بێ لەو 7,000 ئەبێ کە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم وعدی داوە کە ئەچنە ناو بەهەشتەوە بێ حیساب و کتاب عمەری کوڕی خەتاب بۆمان ئەگێڕێتەوە لە پێغەمبەریانەوە صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ گوێم لێ بوو خۆشەویستمان ئەی فەرموو لو أنكم توكلتم على الله حق توكله أجر إيو بشتان بخوا قايم ب طواوي بش بستن لرزقكم كما يرزق الطير رزقتان أداة شون طيرك طبعا لنا أجل كان دوجور أجل من هي أجلك شت كو أكاته وبوي لكاتي السرما وفرياي بكي وكو ميرولا أجل من هي هيج بيان أدات الرزق خوي لا إخوة تشاور رئك وكو طيرة كان حيش تكونا كان ولا هيلانا كان أفرمت شون رزقي طيرك أدا أو طيرتان أدا تغدو خماصا وتروح بطانا بياني زو أكاتو بسكي خالي أروات الدروا يوارا بسكي تيرو أقرت السردمي إمامي أحمد برسياري كل إمام أحمد وتيان بياوك هي بالي لياوتو هر رجب هبو وقتي خوي نازم تمثيلك رجب تنبيره تشاور رئيك ديها أحياء الله اشتلا أسمام كيوتو خوارو لناو أمهموها بكيوتو ناو دمياميش نكيوتو أملا ولا تسوى طاقتي ناو دسيوبا رجب أسالي وبالي ليابو وتي كورا خوار رسم هردا فرمي وتيان أم دليلش أم فرمايشتي الله وتا خويان خوي واي فرمو بيغمريان صلى الله عليه وآله وسلم تاو من خوار رسكم أدا فرمي أولا فرمايشتك تينا جيشتو چونك فرمايشتك فرمي تغدو خماصا وتروح بطانا أتشي بدم كاسبيك يو الروا بس كي تيرويت
بۆیە ئێمە جوڵەکەمان لەسرە حرەکەمان لەسرە بچینە ناو بازارەوە کاسبی خۆمان نەکەین بەڵام پشتمان بەخوا قایمە ڕسق لای ئەوە ئەچین خۆمان ئەدەین بەدەم دەریاوە چۆن ماسیەک خۆی ئەدا بەدەم ئەو خۆی گەور ڕسقیشی ئەدا ئێمەش بە هەمان شێواز ئەچین ئەگەڕێن جوڵە ئەکەین حرەکە ئەکەین بەڵام پشتمان بەخوا زۆ قایمە ئەفەرمێ ئەگەر تەوەکولێکی حەقیقیتان هەبێ چۆن ئەو تەیرە ڕسق ئەدرێ بەس بڕۆن لە شوێنەکەی خۆتانە بجوڵن خۆی گەور ڕسقتان ئەدا ئەڵێ کابرایەکە و هەنێ خورمای دانابوو لەسەر بان هاواری کرد هۆ خورما و خورما جاکوورەکە کە تۆ خورما فرۆشی بێنە خوارەوە بە خەڵکی بیبینێ جا ئێوە ئاگاتان لە چێ من بەس بەهانەیە بڕم بەس ئەوەیە ئەڵێم با بجوڵەیەکم هەبێ حرەکە و هاوارێکم هەبێتر خوا خۆی ڕسقەدا ئەڵێ سوبحان الله خەڵک بە قادرمەکە سەرەکەوتن لەسەرەوە خورمای لێک ڕوودا ئەگەڕانەوە بۆیە ئینسان بەس حرەکە و جوڵەکە بڕوە جوڵەکەی خۆی جێبەجێکە ئەیتر خوای گەورە خۆی صاحبی هەموو شتەکانە و دەروی لێ ئەکات فرمى اشتكي ترك دعاء بيغمريان صلى الله عليه وآله وسلم أي فرمو اللهم إني أسألك التوفيق خواه دعوة توفيق لي أكم لمحابك من الأعمال بو هر كردوه تو خود بيت خوش دعوة توفيق أكم لتو كرقم بدي برون برو بيري هنگا وكان برو بيري برو وصدق التوكل عليك خواه دعوة رازقويتي توكل وبرج بسن بي أكم لسرتو وحسن الظن بك خواه جان داوای گومانی باش ئەەکەم لە تۆ طبعا گومان باشی بەخوا زۆر گەورەی بەیانیت کردەوە ئێوار هەمیشە گومانە بەخوا زۆر باش بێ قەت پێ دوات نەوێ مصیبەت ڕوتێەکە هەموو ئێوارەیە سەر ئەنێیتەوە هەموو بەیانێک سەر بەرزەکەیتەوە یەقینت هەبێ کە بەرەو باشتر ئەڕۆی بەرەو چاکتر نەخۆشی زۆر بە یەقینی شیفاوە بخەوە ظنت وابێ بەخوا ظنی باش خوا داوای ظنی باش لە خوا بکە خوا دڵت وا لێ بکە کە گومانت باش بێ ئینسان زۆر زەعیفە جاری وا هەیە لە خۆی و خەیاڵاتی خراپیە بەس فڕێدە ئەو خەیاڵاتانە خۆت صاف کەرەوە لەگەڵ خوایە گومانی باش بەرە خەیاڵاتی باش بخەرە زەینت چونکە موسڵمان گەشبینە قەت ڕەشبین نییە والتوكل يبتني على التوحيد والتوحيد طبقات بەخوا تەوەکل بیناکەی تەوەکل لەسەر تەوحید و خوا بێگزانی دانراوە چەندێ تەوحید قایمتر بێ ئەوە تەوەکل قایمترە هەیە لە دڵا لە جۆری تەوحید لە دڵا زۆر ئیمانی بە وەحدانیەت و تاکگەرایی خوا هەیە جەل جەلالوه دەی کاتێک کە ئەڵێی لا إله إلا الله وحده لا شريك له الملك وله الحمد وهو على كل شيء قدير بزمان أما أڵێ لا إله إلا الله وحده لا شريك له وراسیشەکە لە زمانە کاتێک ئەم کەلیماتانەیەنە سەر زمانی ئەم کەلیماتانە زۆر گەورە نەمە دوای نوێژی بەیانیان دوای نوێژی ئێواران سنەتە ئینسان دەجار لا إله إلا الله وحده لا شريك له بڵێ کاتێ لە خەو هەڵسای کتوب پڕخەبەرە بووە ئەو لا إله إلا الله وحده لا شريك له ضرورە ئینسان بیخوێنێ بەیانیان 100 جار دوای نوێژی بەیانی سنەتە ئینسان بیخوێنێ غەیری دەجارەکە لا إله إلا الله وحده لا شريك له زۆر زۆرە لە ذیکرەکانە کە تۆ ئەیخوێنی کە لە ذیکرە زۆر مبارەک و گەورەکەکان دەی هەیە بە زمان ئەیخوێنێ ئەم کەلیماتانە هیچ پەروەردگارێک نییە هیچ ئیلاه و معبودێ نێو پەرسێ ئیلا خوا نەبێ بە تاک و تەنها هیچ شەریکێکی نییە هەرچی مڵکە هی ئەوە لەهو الملک و لەهوەکە پێشکەوتووە یعنی هەرچی مڵکە هی خوایە له الحمد هەرچی حەمد و سپاسی هی خوایە دەسەڵاتی بەسەر هەموو شتێکە هەیە ئەفەرمێت ڕوتبەیەکمان هەیە لە تەوەکل لە تەوحید ئەم کەلیماتانە بە زمان ئەڵێ و قەناعەتیشی پێیەتی بەڵام دلیلی ئەمە نازانێ ئەفەرمێمە عامەتی خەڵک ئەم ئەتیقادەی هەیە ئەمە بۆ چوونی عامەتی خەڵکی کە بە زمان ئێڵێ بەس لە قوڵی مەعانیەکان لە قوڵی لەهو المولک تێناگە کە خۆشی خۆی خاوەنی خۆی نییە و خوا خاوەنیەتی خاوەنی هیچ شتێک نین بۆیە مەلاکۆنەکان لە کتێبەکان نووسی مالیکی مەجازی ئەم کتابە فڵان کەسە چونکە جوان تێگەیشتون لەهو المولک یعنی ئێمە خاوەنی مەجازین خاوەنی حەقیقی خۆیە ممکنە ئەم کتێبە بەدەست من ئەمڕۆ بەدەست بەیانی بەدەست یەکێک لە وەکو جەنابتانەوە کەسمان خاوەنی هیچ شتێک نین لەم سەر زەویە له الملك وله الحمد هەرچی سوپاس گوزاری و مەحامید ئەگەڕێتەوە و حتا ئەگەر کەسێک چاکەیەکی لەگەڵ تۆیە کرد تۆ پێوت سوپاس ئەم سوپاسە وردی کەیتەوە ئەگاتەوە لای خوا جەل جەلالوه چونکە خوا ئەمانەی کردە باعیسی ئەم پیاوەتی و چاکەیە کە لەگەڵ تۆیە ئەکرێ ئەمە بەشی یەکەم و طەبەقەی یەکەمن کە عامەتی خەڵک لەسەر ئەم طەبەقەیە زمانی هاواری ئەمە ئەکا بەڵام ئەدیلە قوڵەکانی ئەم مەعانی گەورانە نازانێ
الثانية أن يرى الأشياء المختلفة فيراها صادرة عن الواحد وهذا مقام المقربين. أفرمي طبقي دوهم أوانا هامو أمشتاني لسر زوي أبينا أم همو جمال جواني سر زوي أبينا بأنواع جروب مختلفي هر هموي أزانا لواحد أحد ودرشو والأخوة وجل جلاله أم همو اشتجوان درشو إما هما لسر زوي أقرين دركيك أبينين بلا منو زور جوان تو تركيك أبينين بلا منو جوان گوڵێکی زۆر جوان ئەبینن بەلامانەوە نازدارە گیایەک چەندێک لار و خوارە ناشرینە بەڵام هەر جوان ناشرینێک لەسەر زەویانی هەمووی جەماڵ و جوانی دەبەخوا ژیانیشمان ئاوایە کام موسیبەتە زۆر زۆر زەحمەتە ڕووتی ئەکا بەخوا جەماڵ و جوانی تایە ژیان بەوە خۆش ژیان هەمووی ساف نییە بۆ هیچ ئینسانێک بەرزی و نزمی زۆر زۆر تایە دەی هەر یەکێک لە ئێمە ئەم هەموو شتە جیاوازەی کەون و گەردون و کائیناتە بینێ ئەزانێ هەمووی لە واحیدی ئەحەدەوە دەرچووە ئەوانەی کە زۆر مقڕبن لە خوا جەل جەلالوو هەر شتێکی جیاوازیان بینی سوبحان الله ما شاء الله تبارك الله بەسەر زمانیان نایەت. سێهەم ئەگەر کەسێک خوا چاوی دڵی ڕۆشن کاتەوە ئەبینێ هیچ بکەرێک نییە لەسەر زەویە ئیلا ئەڵڵا نەبێ سەیری غەیری خوا ناکە خەوف و ڕەجای تەنها لەوە ثقة ومتماني تنها بوا پشت بسني تنها لسر أوا لأنه في الحقيقة هو الفاعل وحده چونك بس أو فاعل بكري سرزوية فسبحانه والكل مسخرون له باكو بيقردي بو أخوة جميل كمالا كهموم كمالا كان لوا كوب وتوا أفرمي هرچيش تهمو مسخرة لبردم خواه اعتماد لسر ما بارانك داناني بۆ ئەوەی زەویەکەی بۆ سەوسکا و بەر بدا زەرعەکەی ئاعتیمان لەسەر خوا دائەنێ ئەزانێ ئەمانە هەمووی وەسائلن کە عیلاجێک ئەخوا حەبێک ئەخوا سەیری ئەمە ناکە شیفای بدا ئەڵێ ئەمە وەسیلەیە کە خوا ئەمری کردو بۆی بەکارێنم ئەگەر نە ئەو شافیە کە ئەچێ کاسبی ئەکا تەسەووری وانیە خۆی ئەم پارەی پیا کردوێ ئەمە وەسیلەیە کە گرتوێتێ بەر رازقی گەورە ڕەزاق بریتێ لە خوا جەل جەلالوو اعتمادی لەسەر هەوانیە بۆ ڕۆیشتنی سەفینەکەی هەمووی چاوی کردوتەوە لە پشتەوە دەسەڵاتی خوا جەل جەلالوو ئەبینێ دەی هەر کەسێ ئەبەم شێوازە بێ ئەزانێ کە جوڵەی هەوا و باران و هەر هەمووی ئەوانە تەموو کۆمەڵی ئەسبابن تەنها بۆ ئەوەیە کە وردە وردە حرەکەیەک لەم کەسە یان لەم گەردوونە دروست ببێ هەموو وەکو سەبەب و وەسیلەیە سێرەکە ئەگەنە لە پشتەوە دەسی معنەوی خوا جەل جەلالوو ئەبینێ. دەی کاتێک کە مڵکێک ئەبینێ لە لای خۆی پارێک ئەبینێ سەحەت و لەش ساغێک ئەبینێ مڵک تەنها مەرجنە ئینسان وا تەسەوڕ ئەبینێ خۆی دەسی هەیە دۆستەکەی دەسی نییە ئەم چاوی هەیە دۆستەکەی چاوی نییە ئەم هێزی هەیە دۆستەکەی نیەتی ئەم خانووی هەیە دۆستەکەی نیەتی ئەم سیارەی هەیە دۆستەکەی نیەتی کە ئەم شتانە ئەبینێ ئەزانێ خوا جەل جەلالوو بە عەفو و ڕەحمەتی خۆی ئەمەی دابارانەوە بەسەریان. دەی هەمیشە کاتێک کە ئەبینێت کەسێک ئەگەر بێنە پێش چاوی خۆمان مەلیکێک نامەیە بۆ کەسێک بنێرێ بێنە پێش چاوی خۆت نامەیەکی بۆ هاتووە لای مەلیکێکی زۆر گەورەوە ئایا ئەم کەسەیە سوپاسی کاغەزەکە ئەکات کە ئەمێ ڕزگار کردووە سوپاسی ئەو قەڵەماکە کە نووسوێتی بۆ خەتە جوانە یان سوپاسی مەلیک ئەکا کە ئەمەی بۆ ناردوو بەهۆی ئەم وەرەقەی بوو بە خاوەنی شتێک بوو بە خاوەنی سەحەتێک بوو بە خاوەنی شیفایدا بوو بە خاوەنی پارچە زەویەک بوو بە خاوەنی هەر شتێک ئایا سەیری وەسیلەکان ئەکا سەیری کاغەز و قەڵەم ئەکا یانە سەیری ئەو دەسە میهرەبانە ئەکا یا ئەو فەرمانە میهرەبانەکە کە لە مەلیکەوە دەرچوو تەشبیه نەبێ لە خواوە جەل جەلالوو دەرچوو. بۆیە عەزیزان هەر یەکێک لە ئێمە ئەبێ جوهدکەین بۆ ئەم سێ طەبەقەیە لە عەقیدە. جۆر یەکەمی ئەوەیە بەظاهیر عەقیدە ئەزانێ ئیعتیقادیشی هەیە لە کاتی وتنەکە بەڵام عەقیدەی هەزم نەکردووە تەنها لەسەر زمانەتی لە قوڕگایەتی ئەمە طەبەقەیەکی عامەی خەڵک ئەبۆ شێوازەیە. طبقەی دووهەم هەرچی شتێک ئەبینێ ئەزانێ خوا جەل جەلالوو دروستی کردووە
طبقەی سێهەم هیچ حرەکە و جوڵە و سەکەنەیەک نابینێ، هیچ جوڵە و وەستانێک نابینێ ئیلا خۆی جەل جەلالوهو لە پشتەوە ئەبینێ. ئەزانێ ئەمە کاغەزێکی نووسراوە ئەم گردونە، ئەوەی کە نەخشەکەی کێشاوە خوایە جەل جەلالوهو، ئەوەی کە ئەمەی هەموو بە خەڵکی عەتا کردووە خوایە جەل جەلالوهو. بۆیە عەزیزانم مەسائلی تەوەکل دەرگایەکی زۆر سەریعە بۆ گەیشتن بە خوا جەل جەلالوهو. ئەو کەسەی تەوەکل لە خۆیان جێبەجێ ئەکا کە بریتێ لە بەروبوومی عەقیدەی ئینسانی موسڵمان، وەڵڵاهی ئەم کەسە یەکێک لە ڕێگان نزیکەکانی هەڵبژاردووە بۆی بە حوزوری خوا جەل جەلالوهو شاد بێ. هیچ شتێک نییە وەکو بڕوابوون بەخوا بەشی عەقیدە بەشی ئیلاهیات گەورە بێت کە زۆر گەورەیە لە حیاتی ئینسانی موسڵمانە. ئیمانی بەخوا هەیە، ئیمانی بە کەلامی خوا هەیە. دەی هەر کەسێ ئەمە لە ناخیە چەسپی تەوەکولی بەخوا زۆر بەهێزە بێ، پشتی بەخوا زۆر قایمە بێ. ئەی ئەو کەسەی کە عەقیدەت لاوازە، دڵنیا بە پشت بەخوابوونت لاوازە، ئەمە لە کاتی مصیبەتە دەرەکەوێت، لە کاتی خۆشیە دەرەکەوێت. خوا نیعمەتی پێداوی چۆن سەیری نیعمەتەکەکە ئەڵێ من یا ئەڵێ خوا جەل جەلالوهو. مصیبەتێک ڕووی تێ کردووی ئەڵێ چی دنیات لێت ئێتەوە یەک یا قەناعەتە وایە ئەمە ئیمتیحانێکە و لە ژێرە و پڕە لە جوانی وەکو دڕکەکانی سەرزەوی ئەو هەیە چەندێک ناشرین بن جەماڵیان بە سەرزەویداوە، وەکو گیا خوار و خێچەکان وایە لەگەڵ خوار و خێچیان جوانیان بە سەرزەوی بەخشیوە. حیاتی تۆش ئەو هەیە، زۆر جوانی هەیە لە حیاتی ئینسانە، لە مصیبەتەکان هەیە. مصیبەتەکان خێر و بەرەکەتێکی زۆر گەورن بەسەر ئینسانەوە. جاری وا هەیە ئەگەر ئەو مصیبەتە نەبێ، ئەگەر دڕکێکی زۆر تیژ نەبێ، پارێزگاری لە گوڵێکی زۆر جوان ناکرێ. ئەگەر مصیبەتێک نەبێ، پارێزگاری لە حیاتی تۆ نییە، پارێزگاری لە دەستت نییە، لە چاوت نییە. بەهۆی مصیبەتەکانەوە ڕێک ئەبیتەوە، ئەگەڕیتەوە، جوان ئەبی، جەماڵ ڕووتێ ئەکا. دێ عەزیزانم یەکێک لە دەرگاکانی بەرەو خوا چوون بریتێ لە تەوحید، یەکێکتر لە دەرگەکانی بەرەو خوا چوون بریتێ لە تەوەکل. داوامان لە ذاتی پاکی پەروەردگار ڕەحمەت و بەزەی و میهرەبانی خۆی بەسەرمانە ببارێنێ. خوایە بۆ خاتی گەوری خۆی لە گوناهەکانمان ببورە، لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە، عاقبەتمان پڕخێر کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ. یا ڕەبی خوایە زەلیلی سەر جێگەمان مەکە، زەلیلی دەستی زاڵممان مەکە، زەلیلی دەستی دوژمنانمان مەکە. یا ربی خواه داوات لیکن زلیل ناو گناه کان من مکه. یا الهی داوات لیکن لگناهی دایک و باوکمان ببوره، لگناهی خزم و کسوکار من ببوره، لگناهی مردوکان من ببوره. یا الهی داوات لیکن لگناهی مردوکان من ببوره. عاقبت من پرخیر که یا اکرم الاکرمین. یا ربی خواه داوات لیکن بگوری خود بکرمی خود هرچی گرفت من ابو من شار سرکه حسن و چاکانی دنیا و آخرت من پی عطاک یا رب العالمین. یا ربی خواه هر گرفتك من ابو من شار سرك او من بحال ومال مالدارك او من بمنال منالي بعطاك او من بمنال منالكاني صالحك پروردگار داوات لي اكن او من نخوش شفاء وبنير او من قرزار قد سرشاني سوك. يا ربي پروردگار او من لتنقلاني يا خواه بهانا وريا اكرم الاكرمين. يا ربي خواه امنا زين خير بو ام لدنيا شيء لاخرتات شيء نو چوان من بقربو خير ممان دردسي خو من يا اكرم الاكرمين. داوي توفيق لي اكن يا الهي بو همو فعلك خير وهمو كردويك خير. امين امين والحمد لله رب العالمين.